گەشتەکەی سەرۆک دانەڵد ترامپ بۆ چین کە ئەمڕۆ دووەم ڕۆژی گەشتەکەیەتی لە چین و کۆبوونەوەی لەگەڵ کاربەدەستانی چین و دوێنێش وەکو بینیمان کە لەگەڵ سەرۆکی چین شی جینپینگ کۆبەوە و وتاریە هەردوو سەرۆک وتاریان پێشکەش کرد لەو لە مەراسیمەکەدا و ئەمڕۆژ بەردەوام دەبن لەسەر مەراسیمەکە و هەروەها لەم بەرنامەیەدا جەخت دەکەینەوە سەر ئەو بابەتانی کە لەم سەردانەدا تاوتوێ کراون ڕێککەوتنەکان و هەروەها ئەو دۆخەی کە ئێستا لە چین هەیە و بەرنامەکانی ئەمڕۆی سەرۆک ترامپیش لەوێ چی دەبێت. بەڵێ هێرۆ دەوێ ڕۆماڵا تایبەتە و هەژمارەکە هەفپەیڤین هەبن هەنێک پسپۆر و لەگەلمە بە ئاواکی ڕاستەخۆ لەگەل بینەرێن دەنگی ئەمریکا ڕەوشە وێ سەردانیش هەموو ئالیانڤە گرێدای هەژمارەکە مژار گوت و بێژ بکن و هەنێک ئانالیز پێشکێشی مە بکن مە هەروەها هەفپەیڤینێک لەگەل هەفکارێ مە فەرهاد فەلاحی و پایتەختە چینی و ئاوایەکی ڕاستەخۆ لەگەلمە بەشدار ببە و هەنێک ئاگاهین داوی دەربارەی وێ سەردان ویان وێ لوتکەیە سەرۆک ترامپ و هەفتای خۆی چینی شی جینپینگ پێشکەش بکەن. بەڵێ سیروان سەرەتا دەمەوێت بە وتارەکەی سەرۆک ترامپ دەست پێ بکەین وتارەکەی دوێنەی سەرۆک ترامپ کە تیایدا ئاماژەی بە پەیوەندیە مێژوویەکانی نێوان گەلی چین و گەلی ئەمریکا کردو و پاسی لە گرنگی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و چین کردووە. Well, thank you very much. This is a great honor. It was a fantastic day. ئەمە شەرەفێکی گەورەیە ڕۆژێکی خەیاڵی بوو دەمەوێت سوپاسی سەرۆکشی هاوڕێم بکەم بۆ ئەم پێشوازیە ناوازەیە بەڕاستی پێشوازیەکی ناوازە بوو وەکو هیچی تر نەبوو و بۆ ئەوەی بە میهرەبانیەوە میوانداریان کردین لەم سەردانە فەرمی مێژوویەدا. ئێمە پێشتریش ئەمڕۆ گفتوگۆیەکی زۆر ئەرێنی بەرهەمدارمان لەگەڵ شاندی چینیدا کردووە. ئەمێوارەیەش دەرفەتێکی دیکەی بنرخە بۆ گفتوگۆکردن لە نێوان هاوڕێیاندا لەسەر هەندێک لەو شتانەی کە ئەمڕۆ باسمان کرد. هەمویان بۆ ئەمریکا و بۆ چین باشن وەشانەزیەکی گەورە بوو کە لەگەڵتان بوو. پەیوەندیەکانی نێوان گەلی ئەمریکا و چین دەگەڕێتەوە بۆ سەردەمی دامەزراندنی ئەمریکا. یەکەم کۆنسۆلی ئەمریکا بۆ چین سەموێل شۆڵ لە ساڵی 1984 لەگەڵ یەکەم کەشتی بازرگانی گەیشتە کەنارەکانی چین. بازرگانە چینیەکان ناوێکی تایبەتیان هەبوو بۆ ئەمریکیەکان و پێیان دەگوتن خەڵکە نوێیەکە. دوای 2 سەدە و نیو ئەو یەکەم پەیوەندیە گەشەی کردووە و بووەتە یەکێک لە پەیوەندیە گرنگەکان لە مێژووی جیهاندا. هەر لە سەرەتاوە هاوڵاتیانمان هەستێکی قوڵی ڕێزگرتنی یەکتریان هەبووە. یەکێک لە دامەزرێنەرانی ئەمریکا بنیامین فرانکلین وتەکانی کۆنفوسیوسی لە ڕۆژنامەی کۆلۆنیال بڵاو کردەوە. ئەمڕۆژ پێکەرسازیەک کە گوزارش لەو بیرمەندە دێرینەی چینیە دەکات زۆر بە شانازیەوە لەسەر باڵەخانەی دادگای باڵای ئەمریکا هەڵکەندراوە. پێزانینەکان لە هەردوو لایەنەوەیە. چینیەکان سەرسامن بە سەرۆک جۆرج واشنگتن و تابلۆیەکی بەردینیان بۆ ڕێزلێناندەی پێشکەش بە مۆنومنتی واشنگتن کردووە کە قسەی کاربەدەستێکی چینی لەسرە و ئەو ژەنەراڵە مەزنا بە قارەمانی ناوپیاوان وەسف کردووە. بە درێژایی سەدەکان ئەم ڕێزلێنانە هاوبەشە گۆڕان بۆ پەیوەندیەک کە ڕنگدانەوەی ئەو بەهرە گەورەیە بوو کە تواناکانی خەڵکی هەردووکمانی تیا دەردەکەوت. کرێکارانی چین هاوکار بوون بۆ دانانی بناغی هێڵی ئاسنینێک کە کەنارەکانی ئەتلانتیکمانی بە پاسەفیکەوە گرێدەدا. گەشتیارانی ئەمریکا بۆ چین هاوکار بوون لە بڵاوکردنەوەی خوێندەواری و پزیشکی مۆدێرن و لەسەر داوای باڵیۆزی چین لە سەرۆک تێۆدۆر ڕۆزڤێلت بودجە تەرخان کرا بۆ دامەزراندنی زانکۆی چینوە. وەکو هاوپەیمان لە جەنگی جیهانی دووهەمدا سەرۆک فرانکلین ڕۆزڤێلت ئاماژەی بە خەڵکی چین وەکو خەڵکێکی بەجەرگ و ئازا کردووە لە کاتێکدا پێشوازیەکی زۆر لەو قسانە کرا و هەمویان پێیان خۆش بوو کە چی دەگوت. هەروەکوەوەی کە چۆن چینیەکان حەز بە یاری باسکە و پانتۆڵی کابۆی شین دەکەن بە هەمان شێوەش ژمارەی خواردنگە خێرانیەکانی چین لە ئەمریکا زیاترە لە 5 گەورەترین خواردنگەی ئەمریکایی پێکەوە. ئەم پەیوەندیە بازرگانی و ڕێزلێنانە دەگەڕێتەوە بۆ 250 ساڵ لەمەوبەر و بناغەیەکە بۆ ئایندەیەک کە لە بەرژەوەندی هەردوو وڵاتماندایە. زۆر شتی هاوبەش لە نێوان گەلی ئەمریکا و گەلی چیندا هەن.
ئێمە کاری باش پرس دەنرخێن. ئێمە نرخ بۆ دەستکەوت و هەندان دادنین. خێزانەکانی خۆمان خۆش دەوێت و وڵاتەکانمان خۆش دەوێت. پێکەوە سەرفەتی ئەوەمان هەیە ئەم بەهایانە بەکار بهێنین بۆ بنیاتنانی داهاتوویەک کە خۆشگوزەرانی زیاتر و هاوکاری زیاتر و خۆشحاڵی و ئاشتی بۆ منداڵەکانمانی پێدا بێت. دیسانەوە سوپاس سەرۆکشی بۆ ئەم پێشوازی جوانە. شانازیەکی گەورەیە بۆ من کە بانگێشتنامەیە کاڕاستی تۆ و خاتوون پێنگ دەکەم بۆ سەردانمان لە کۆشکی سپی لە 24 مانگینەوە. ئێمە بەو پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێ دەکەین. ئێستاش پێم خۆشە پێکەکەم بەرز بکەمەوە لەگەڵ سەرۆکشی بەخۆشی پەیوەندی دەوڵەمەند و بەردەوامەکانی نێوان گەلی ئەمریکا و گەلی چین. پەیوەندیەکی زۆر تایبەتە. دەمەوێت دووبارە سوپاستان بکەمەوە. ئەمە ماوەیەکی سەرسوڕهێنەر بوو. سوپاس سەرۆکشی. بله هیرو وقت دیجی افجی بشک بوج گوتارا سروک ترامپ دوی شیوا دولتی کو سروک چینی شی باوی کی فرمی پیش وزیات ترامپ کرد کو بشک جوی سردانی. شتا باکش تده هیرو کو ترامپ سروک ترامپ د گوتارا خوده بهتر بحثا پیوندیا گل امریکا لگل گل چینی کرد و نتشتکی نویه نتشتکی تازه افج وقت امریکا سر خوبونا خواستندی حتی آنها 250 سال پیوندیا امریکا هەبووە بەڵام لە هەمان کاتیژا ینی جەختی لە گرنگی پەیوەندی ئابوووریەکانی نێوان چین و ئەمریکاش کردەوە و هەر بۆ ئەومە بەسەشە سیروان ژمارێکی زۆری لە بازرگانانی ئەمریکاش بە شاندیاوەری لەگەڵ شاندیاوەری سەرۆک ترامپدا ئێستا لەوێن و گفتوگۆ لە بواری بازرگانی داتەکەن لە چین. ڕاستە و هەردوو عالیژی بڕاستی نەتەنێ عالی ئەمریکی ینی عالیە چینیژی سەرۆکی چینێشیژی پێنگژی دوگۆتارە خۆدەژی بەحسابەیەکێ کرد کو گاوا امریکا و چین هفکاریا بازرگانی و دواره دنده هفکاری بکن جیهان جی بوان را گشتر دبه روشا جیهانی بگشتی باشتر دبه که ام بهفره لبشکیج گوتارا سروک چینشی گوداری بکن و مجاره کردن بگرن. 这是一次历史性访问。 برز سروک دونالد ترامپ و بشدارین برز رومتک مزن جبو من کو از وی شیوا فرمی سرناوی سروک ترامپ ددما سردانویا فرمیا چینه ده لدار بخم به ناوی حکومت و گل چینه از بگرمی پیشوازی سروک ترامپ و شاندا امریکی دکم افسردان که دیروکیه کو سالوگرا 15 پلانا 5 سالیا چینه جبو پیشکتنا آبوری و جواکی نشان ده دتیری 1.4 میلیارد ولاتین چینی کو خود سپیرن شهرستانیه که 5000 سالی وکوینتر به هفره نوجنکرنا چینی جهر آلی و بریا پیشکتنا آستا بلند بریو دبن. ای سال ده همان دمیده سالوگرا 205 سرخوبونا امریکاییه و زیدتری 300 میلیون امریکی گیان ولات پاریزی نوجنی و کارسازی جنو و زندی دکن و جبو امریکا سردمک نو یا پیشکتنه پیدا دکن. گلین چین و امریکا نتوین مزنن آرمان جن خردکرنا چین و دیسا مزنکرنا امریکای پیکتینن. ام دکارم به هفره بچن آلیکاریا هف بکن کو بسر کون و روشا تواهیا جیهان باشتر بکن. بری 55 سالان سروک ریچارد نیکسن دکتر هنری کیسنجر شان چینه و دیپلماسیا پینگ پونگه دنافبرا هر دو ولاتین مده پیکات به هولدان هر دو حکومت و گلان در یک و 20 سالان زیادتر گرتی بو جنوب هات وکرن و او یک خاله که گوهرتنه د دیروکا نویا تکلیه ناونتوی ده نشان ده جوی دمیوه چین و امریکا به وبونا هفبش و خباتا هفبش گلک روپلن دوستانی تومار کرنن. دروشانو ده من و سروک ترامپ به تواهی های جهویین گلین ما و جواکا ناونتوی هیا ما گلک جوین و آخافتین تلفونی لدار خستن و تکلیین چین و امریکا دگشتی سقامگیر هشتنه. ایرو من و سروک ترامپ لسر تکلیین چین و امریکا و پیشکتن جیهانی و هرمی دانستاندن که کور کرد. ام هر دوجی لحف دکن که تکلیا دنابرا چین و امریکا ده تکلیا دوالیا هری گرینگا جیهانیه. دوی اموی بخبتیرن و قط نخابیرن. چین و امریکا جهفکاریا هف سوده وردگرن و هر دوجی جروبروبن زیان دکشینن. ولاتین ما حوجانا که ببن هفکار دجبر منو سروک ترامپ لهفکر کو جبو آرامیا استراتژیک تکلیه که آوا کرد ناوبرا چین و امریکا ده آوا بکن دا کو تکلیه دوالی بهتر پیش بکوین و آشتی و سرفرازی جهانی پیدا بکن.
برز سروک دونالد ترامپ خانم و برزین هێژا بنرخاندنا تێکیلیان دناوبەرە چین و ئەمریکا دا پرس ئەوە گەلو ئەم دکارن ڕێزگرتنا هەفبەش ژیانە ئاشتیانە و هەفکاریە لەسەر بەرژەوەندیان هەفپار پەیدا بکەن ئەفکلیتا باشترکردنا دۆمدار یا تێکیلیان مەیە جیهان تێگوهرتن و بلند و نزم دژی تێکیلیا دناوبەرە چین و ئەمریکا دا لەسەر خۆشیە زێدەتری 1.7 ملیار مرۆڤین لەسەر ڕووی ئەردەیە و باندۆرێ لە بەرژەوەندیان زێدەتری 8 ملیار مرۆڤین لە سەرانسەری جیهانی دەکەن دوێ هەردوو ئالیژی وی ئەرکێ دیرۆکی بجه بینن و کەشتیا مەزن ئا تێکیلیان چین و ئەمریکا بە ڕەنگێکی ئارام بەر بە پێش ڤە ببن نها ji kerema xwe beşdarî min bibin da ku pêşketin û serfiraziya Çîn û Amerîka û gelên wan sibe roja geş a têkiliyên me û dostaniya gelên me û tendurustiya Serok Trump û hemû beşdaran pîroz bikin. Noş be. بەڵێ سیروانەوەی جۆمان لێبوو سەرۆکی چینیش ئاماژەی پۆ کرد کە پەیوەندیەکی باشی نێوان ئەمریکا و چین کاریگەری لەسەر تەواوی جیهان هەیە یانیان پەیوەندیەی ئەوەندە بە گرنگدانا کە کاریگەری لەسەر جیهانیشدا دەبێەوە ئێمەش دەزانین سیروان لەوەتای پەیوەندی دیپلۆماسی لە نێوان چین و ئەمریکادا دروست بووە لەو کاتەوە هەمیشە لەگەڵ ئەوەی کە پەیوەندیەکان ینی بربەرەکانیکی بازرگانی و بربەرەکانی لە نێوان چین و ئەمریکا هەمیشە بەدی کراوە بەڵام لەگەڵ ئەوەشە پەیوەندیەکە بە جۆرێک بووە کە هەمیشە گرنگ بووە بۆ سەرۆکی ئەمریکا سەرۆکانی ئەمریکا کە سەردانی چینیان کردووە بۆ سەرۆکی چین سەردانی ئەمریکای کردووە لەو کاتەشەوە هەتا ئێستا لەوەتای دروستبوونی ئەو پەیوەندیەوە هەمیشە هەموو سەرۆکێکی ئەمریکا سەردانی چینیان کردووە بەڵام ئەم پەیوەندیەیان لە ساڵی 2017ەوە کە نزیکەی 10 ساڵ لەمەوە پێش بوو لە خولی یەکەمی سەرۆکایەتی سەرۆک دۆناڵد ترامپ دوجار بوو کە سەرۆکێکی ئەمریکا بچێ بۆ چین و لەوێ لەگەڵ کاربەرستانی چیندا کۆبێتەوە ئەمەشەوە بوو کە ئێمە دەزانین لە ساڵی 2019 لە کاتی دروستبوونی ڤایرۆسی کۆرۆنا هەندێک ناکۆکی هاتە نێو ئەمریکا و چین زیاتر لەو کاتەیە بەڵام لە پاشەوە هەرچەندە سەرۆکی پێشوو جۆ بایدنیش 3 جار لەگەڵ سەرۆکی چین کۆبەوە بەڵام سەردانی چینی نەکردبوو هەردوو سەرۆکژی هەم سەرۆک ترامپ و هەمژیشی بەحساوەیەکێکردن و پەیوەندیان ئەمریکا و چینێش کەڤن دەهێنە لێ لەگەل vê حکوومەتا چینێت 55 ساڵ وەختا ئەمریکا باوایەکی فێرەمی دانوستاندنیان اعتراف بێ حکوومەتا چینێ کرد دەگەلک قۆناغان دەرباس بوون و بڤەیەکێ هەفکارێمە ئارش ساڵح راپۆرتێک ئامادەکریە بەحسا پێشکەتنە وێ پەیوەندیە و د چارچەوەیە نها جیهانە هەیی و گوهرتنێن سەر ئاستا جیۆسیاسی چاوە باندۆرێ لێ تەرازوویە سیاسی یا هەردوو زلهێزان دکە کام بەهاورە تەماشا بکەن دوای شۆڕشی کۆمۆنیستی ماو تسە تۆنگ لە ساڵی 1949 چین گۆڕانکاریەکی گەورەی بەخۆیەوە بینی حکوومەتی کۆمۆنیستی دامەزرا و حکوومەتی پێشووی چین پاشەکشەی بۆ تایوان کرد شۆڕشگێڕەکان لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە بە فەرمی ناسێنران بەڵام ئابووری ڕۆژ بە ڕۆژ لەژێر دەسەڵاتی ماوە خراپتر بوو کاتێک ماو تسە تۆنگ لە ساڵی 1976 مرد ئابووری چین تەنها نزیکەی 150 میلیارد دلار بوو بەشێکی زۆری دانیشتوانی لە هەژاری تۆندا دەژیان بەڵام ئەمڕۆ ئابووری چین زیاتر لە 18 تریلیۆن دلارە و بووەتە دووەم گەورەترین ئابووری جیهان ئەمە وای کردووە کە چوارچێوەی پەیوەندی نێوان چین و ئەمریکا بچێتە خانەی ڕکابەری زلهێزەکانەوە زۆرێک لە شیکەرەوان ئەم ڕکابەریە بە جۆرێک لە جەنگی ساردی نوێ دەبینن بەڵام جیاوازیەکەوەیە کە ئەمریکا و چین لە ڕوویابووریەوە بە شێوەیەکی قوڵ پەیوەستن بە یەکترەوە کە وا ئەکات ڕوبەڕووبوونەوە یابووریە و دوو وڵاتە زۆر دژوار بێت ئەمە فاکتەرێکە کە لە شەڕی ساردی نێوان ئەمریکا و سۆڤیەت دابوونی نەبوو ناکۆکیەکانی نێوان دوو وڵاتەکە دەتوانرێت بە دوو بەشدا بەش بکرێت بەشی یەکەم بریتیە لە ڕکابەری تەکنۆلۆژیا و ئابووری وەک ململانەی لەسەر مایکرۆچیپ زیرەکی دەستکرد دەریای چینی باشوور و پرۆژەی جادە و کەمەرە کە چین بەهۆیەوە هەوڵدەدات نفوزی ئابووری و سیاسی خۆی لە جیهاندا فراوان بکات بەشی دووەم بریتیە لە بابەتی استراتێژی و ئاسایشیەکان بە تایبەتی تایوان و هەروەها پەیوەندی چین بە ئێرانەوە ئەمریکا هەوڵدەدات پێش بەگەشەی هێزی سەربازی و نفوزی چین بگرێت بەڵام چین ئەو هەنگاوانە بە هەڕەشەیەک بۆ بەرژەوەندیەکانی خۆی دەبینێت هەروەها بەرنامەی ناوەکی و موشکی کۆریایی باکوور یەکێکی ترە لە بابەتە هەستیارەکانی نێوان واشنگتن و بەیجینگ چونکە ئەمریکا داوای فشارێکی زیاتری چین دەکات بۆ سەر سنووردارکردنی پیونگیانگ بەڵام چین لە هەمان کاتدا نایەوێت ڕژێمی کۆریایی باکوور بڕوخێت و ناهاوسەنگی لە سنوورەکانی دروست ببێت لەگەڵ ئەوەشدا هەندێک بوار هەن کە بەرژەوەندی
پەیوەندیەکانیان لێک نزیک دەبنەوە وەک بازرگانی نێودەوڵەتی، گۆڕانی کەشوهەوا و پاراستنی ئارامی ئابووری جیهان. هەردوو وڵات دەزانن کە هەر ئاڵۆزیەکی گەورە لە نێوانیاندا کاریگەریەکی جیهانی دەبێت. لە بابەتی رووسیادا هەرچەند ئەمریکا و چین لە دوو بەرەی جیاوازن، بەڵام هەردووکیان بە شێوەیەک هەوڵی پاراستنی هاوسەنگی هێز دەدەن. چین نایەوێت رووسیا بە تەواوەتی لاواز بێت و ئەمریکاش نایەوێت هاوپەیمانیەکی تند لە نێوان مۆسکۆ و بێجینگ بێتە ئاراوە. بۆیە پەیوەندی نێوان ئەمریکا و چین هێشتا لە نێوان ڕکابەری، هاوکاری و هەوڵدان بۆ ڕێگری لە ململانەی گەورەدا دەسوڕێتەوە. هێنری کیسنجەر، دیپلۆمات و بیرمەندی ناسراوی ئەمریکی، لە کتێبێکی بە ناوی سیستەمی جیهانیدا دەڵێت سیستەمی ڕۆژاوا و سیستەمی چین لە بنەڕەتدا جیاوازن. بەپێی ئەو سیستەمی ڕۆژاوا پلۆرالیستیە واتە جیهان بە کۆمەڵێک هێز و دەوڵەتی جیاواز دەبینێت، بەڵام سیستەمی چینی مۆنۆلیتە واتە جیهان بە شێوەیەکی ڕێکراو دەبینێت کە ناوەندێکی بەهێزی هەیە. ئەم جیاوازیە نیشانیەوەیە کە هەردوولا بە شێوازێکی جیاواز ماف و هێز و ڕێکخستنی جیهانی لێک دەدەنەوە. لەم چاو پێکەوتنەی ترامپ بۆ چین، شی جینپینگ سەرۆکی چین جارێک وتی پرسیارێکی گەورە بۆ چین و ئەمریکاوە یەکە ئایا دەتوانن لە تەڵەی توسیادس ڕزگار بن. ئەم دەستەواژەیە لەلایەن بیرمەندی یۆنانی کۆنتوسیادس داهێنراوە و ئاماژە بەوە ئاکات کە لە بارودۆخێکدا کە هێزێکی نوێ کە ئەو کات ئاتین بۆ سەر هەڵدەدات و هێزی زاڵی پێشوو کە ئەو کات سپارتا بووە هەست بە مەترسی دەکات ئەبێتە هۆی شەڕ و ئاژاوە لە نێوانیاندا. ئەمڕۆ زۆرێک لە شیکەرەوان پێیان وایە پەیوەندی نێوان ئەمریکا و چین بە جۆرێک لە ڕکابەری ئەو دوو جۆرە هێزەیە. بەڵام ئایا ئەو قسەی شی ئاماژەیە بەڕواڵەتی چیرۆکەکە و مەبەستیەوە یەک ئەمریکا و چین لە شەڕ پارێز بکەن یان زیاتر ئاماژەیە بە کۆتایی چیرۆکەکە و سیگناڵێک بۆ ئەوەی کە هەردوو لا ئەبێ وشیاری لایەنی سێهەم بن. بەلێ هێرۆ وەکو راپۆرتە ئەرشی گوت و دۆژی وەختامە ڕۆماڵا تایبەت دەکرد لەگەل میێوانێمە برێز شڤان فازل هەر ئەو ینی گاڤاکۆ ئەمریکا و چین درێکەفتنێ دەبن دەماکۆ نێزیکی هەفبن و شەڕ ینی ناکۆکیت ناوبەراوان دەتن نەبن گرژی و ناکۆکیت هەنەبن جیهانژی سوودێ ژوەیەکێ بە دەگرە ji ber sedemeke biçûk ev her du welat abûriya cîhanê di dest wan de kontrol dikin û gava got em dibînin nêzîkî hev dibin aramî li bazarên cîhanî peyda dibin li ser gelek aslan û di heman demê jî gava got girjî û alozî çê dibin wekû vê dawiyê dema ku ew şerê bazirganî û yê baca gumrikê çêbû medî çawa şokê wê li cîhanê belav bûn هەبوو بەسەر جیهانە و بێژکە لەمەش سیروان بەڵام لەلایەکی ترەوە ئەگەر ئێمە بڕوانینە پەیوەندیەکانی چین و ئەمریکا یاخود هەژمونی چین و ئەمریکا لە ناوچەکەیە ناکۆکیان زۆر هەیە لەسەر کۆمەڵێک بابەت ینی هاوڕانین لە دوو چۆنەڵێ لە دوو جەمسەری زۆر جیاوازان لە بابەتی رووسیا جیاوازیان هەیە لە بابەتی تایوان جیاوازیانە ململانی بازرگانیان هەیە لە بابەتی ئێران جیاوازیانەیە و هەروەها لە بابەتی دابینکردنی با بڵێن زنجیری دابینکردنی کەلوپەل و چپ کانزادەگمەنەکان کۆمەڵێک بابەت هەیە کە ینی ناکۆکی لەسەر ئەم بابەتانە هەمووی هەیە جا ئێمە تا ئێستا نازانین تا چەندێک ئەتواندێ بەم سەردانە ئەم ناکۆکیانە هەمووی چارەسەر بکرێت بەڵام لەوانەیە هەندێک لەمانە دوا بخرێت لە دوایە و توێژیان لەسەر بکرێت بەڵام شتە گرنگەکانی کە ئێستا هەنووکەیی و پێویستەکاری لەسەر بکرێت ڕەنگە ئێستا پێش بخرێت و ئەو شتانی کە لە ئێستادا بۆ جیهان بە گرنگیە بینن ڕاستە ینی حتا وەکو نمونەژی هێرۆ سەر ئاستا ئاسایشە ناودەوڵەتی بۆکو نمونە ئەنجومەنە ئاسایشە نەتەوەی یەکبووی دەگەلێک جارە ئەم بێژن 15-20 ساڵێن داویدە چین لە دژی هەر بریارێکە ناونەتەوەی بکو ئەمریکا دەست پێشخەریاوی دەکرد لە جواتە ئەولەکاریە ینی هەگەر دۆسەیە ئۆکراینە بێت وان 3-4 ساڵێ داویدە چەند جارە ڤیتۆ کریە ji ber ku ئەمریکا ئەو تشتێک پێشنیار کریە بەرنووسێک پێشنیار کریە و لە ئالیە دن مەسەرن دبینە و ئەو یەک دبکو زیانی روسیا بکە روسیا وەکو هەواڵبەندێکە چینێ دۆسەیە سووریە چەند جارە ڤیتۆکردنە یعنی گەلێک مژار هەنە تەنانەت ئێران سزاکانی سەر ئێران داویێژی ڕاستە هەمیشە چین یەکێک بۆ لە وڵاتانی بێژگە لە رووسیا چینیش ڤیتۆی بڕیارەکانی کردووە ڕاستەش بەرگۆ بڕاستی هێرۆ ینی هەگەرت باڵا خۆ بدێ
دو ولاتن دو زلهێزن بە دوو چاوێن جودا لە جیهانێ نەرمەک و راپۆرتە ئارێژی گوت یعنی وەختا هێنری کەسنجەر دە راپۆرتا خۆت بەحساویت کرد دەبێ ئەمریکا و چین تجاری ناونەوە کە باشە کۆ ڕێکەفتنێک ناوبراوان هەبێت باشە کۆ ببن سەدەمە ئارەمیا جیهانی لێ هەمان دەمێدە ئەو ڤژناوان دیتناوان ji بۆ جیهانێ جودایە یان ڕوانگەی زۆر جیاوازیان هەیە باڵێ عین ولو یعنی چین خوازە جیهانەکە و دەستی وێژی تێد هەبە ئەو گوهرتنێن و پشتی شەڕی جیهانی دووەم هاتنکردن و سیستەمێک ناونەتەوەی هاتە دامەزراندن حتا ڕادەیەکی ئەمریکا سەرکێشیاوی دەکرد یا لەژێر کۆنتترۆل ئەمریکا بووی ئەمریکا بەدەستی ئەمریکا تێدا بوو ئەمریکا وڵاتی ڕۆژاوا چین وەیەکی قبول ناکە ئێدی ژبەرگ و بوویە ئابووری ئامەزن بووی زلهێزێک مەزن دخوازەوەی تەرازوویە هێزان سەر ئاسان ناونەتەوەی بگوهرە و ئەفژی دەبێ سەدەما گەلێک جاران گرژی و ئالۆزی ژبەر vê van هەردوو نێرینێن دژبەر دەردەکەون و سیروان بابەتێکی تریشکە بابەتێکی تری ناکۆکیە لە نێویاندا بابەتی تایوانیشە کە هەر ئەمڕۆ ینی وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕوبیۆ ئاماژەی بەوە کردو کاڵوێستەکانی ئەمریکا بەرامبەر بە تایوان ناگۆڕدرێ ئەمەش لە کاتێکدایە کە ئێستا لەوێ لە وت و وێژدان ئەمەش یەکێکی ترە لە بابەتە گرنگەکانی کە دەکرێت لەگەڵ میوانەکانیش میوانەکانە تاو توێ بکەین بزانین بۆچوونی ئەوان لەو بارەیەوە چیە بێت ڕاستەنها میوانێک بمەڕێ دکتۆر دلۆڤان بەرواری کۆ بۆ خۆشی پسپۆرێ سیاست و پەیوەندیên یان کاروبارên ناونەتەوەیە دکتۆر دلۆڤان gelek spas بۆ بەشداریاتە ئەمزانن نەها دەم دەرەنگژی ئەم سپاسیا دەماتە دکن ئەس خوازم بە پرسیارێکە سادە دەست پێ بکەم دکتۆر دلۆڤان ئەف سەردانەهان و مەگەلێکیژی دوێ ڕۆمالێ دو ڕۆمالێ دنجی بەحسکردنە حتا کیژان ڕادەیە دکارە ڕێکەفتنان دناوبەرە ئەمریکا و چینێ دیبینە و هەمان دەمێدە حتا کیژان ڕادەیە دکارە ڕێ لەبەر ناکۆکیێن سبە ڕۆژێ بگرن هەگەر بکورتی تکارە ئەزانم مژارێکە گەلێکی فرەهە لێ بدیتناتە ژوان ئاخافتنێن سەرۆک ترامپ و گۆتارێن کۆل چینێ هاتن پێشکەشکردنج ئالیە کار بدەستێن هەردوو وڵاتە تشلۆ دبینێت تگەشبینە و ئێدی ئەمریکا و چین بەر بە قۆناغەکە نوڤە دچن یان ڕەوشەکە نو تێ هۆلێ گەڵ بۆ vê derfetê kak Sîrwan spasê dikim ez xwe pîçek mesela ev seredana Trump û Sînê hevrikiya navbeyna dû hêzê serekî dinyayê zilhêzê dinyayê da ku ev mawayeke dest pêkirî ser wextê ku ترکیزا سیاست امریکا برای پاسیفیک بری سر وقت اوباما بس گشت یا راده که دا که گلک هفرکیت جهانی هفرکیت استراتژی تاین نبینه هر دو کدا و افسردانه طبعا وقتی که گلک حساسه بو امریکا و احتمالات های که بهندك نقطة هندك فاكتور السركي بيك بهن بس اف هفريكيا طبعا مثلا كا great power competition اكو يعني هفريكيا دو هيزن سركي يد زلهيز الدنيا دا كود هر بردوام بيتن و از باور ناكم كو همي فاكتور دا بيك بهن بس مثلا بازرگانی گلای ماستره مثلا یا سرکی یا افرو مثلا آسایش یا تایبت ایران و بازرگانی و هر واسه آسایش آوزه و هندک معدنت کم کود بجنه rare earth minerals و بس احتمالات هاين كو هندي خالدا هردوك بيك بين دكتور دلوفان استخوازم شو تبحثا قالك تشتين جرينكر براستي يعني ام ورن ام بكورتي ورن سروان يك بيك يك جوان يعني مسألة تايوان براستي وكو منو هيروجين هاما بحث ذكر يعني خويا يهين امريكا دبيجه الوسطى ما هم بر تايوان نهات يا جوهرتن وامريكا الوسطى بيجشتي او اكو يك تشين لدهمان دمندجي بشجريا داراي يا بشجريا لشكريه تايوان دكه حتى كيشن رادي افيك دبكو ببس دما بلكي تشينجي البرامبر ويكي
هناك رازينه بكو هناك تشتاج دس بدا يعني جبر قوش بها فكرة داويا داوي تشينجي دبينا هناك برجوانديين و برامبريين أمريكا دكارن يعني دكار هناك كارتا بكار بينا هجر كارتا إيراني به هجر كارتا تنغافا هرمزي به قالك مجارين دن هنا حتى كي جان رادية مجارة تايوان دكار به دركتن يان نچارة سركرنا برزگري كان لجهين دن دناف برا هردو ولاتان ده كاكسي بانتزاني احتمالات هين هندي خالدا او بيك بين مثلا ايش تاخذت امريكا وكو بترولا ايران كنتر بكريتن تركيزه يعني تركيزه خو قالك سر بترولا ايران نكت و تشيكت هندك تشيكت هين وكي سام و تكنولوژيا عسكري هاریکاری ایران نکرد و داخازا چینه جی سروک چینه شی اول کو امریکا چکت قرص بو تایوان دابین نکند وجه سروان دو خالا نیکه کو وقتا که حساسه بو امریکا بیتن تنگی هرمز و بیتن احتمالات هین کو وک ترامپ بجیتن کو اوه نوعا که بازرگانیه it's a deal سروان دو خالا پیک بهن مثلا تایوان و تایوان جی بو امریکا گلک گیرنگه چونکو تایوان تقریبا نزدیک 800 چیپست کامپیوتر دنیای دابین کردن و بو امریکا و گلک مهمه که اگر چین تایوان بگیریدن یعنی ده تاثیر که مازن آبوریا همی تاثیر که مازن امریکا و آبوریا جهانی کردن بله دکتر دلوان من پرسیارێکم هەیە پرسیارەکەی من سەبارەت بۆ ئێستا باسی تایوانمان کرد ئەگەر چین تایوان وەکو کارتی فشار بەکاربێنێ بەڵام ئەمریکا ئەتوانێت بەرامبەر بە چین چ شتێک بکا بە کارتی فشار چ جۆرە فشارێک بکاتە سەر چین زانی گەلێک فشارێت هەین ئەمریکا سەر چینێت کردن یەک شوانە وزەیە غازە پترۆلە کو ئەمریکا یعنی خو اکشوان انالیست امریکی بجن اکشوان سبب کل ایران دای او بو یعنی نه بس ایران دست بگیریه الوسترن هیمسفیر دست بگیری کو کردید بجن نیو کرا روجاوا کو او سنور امریکا جنوبی و باکور یه باشور و باکور و هر وسا یه ناوند که امریکا سال 1823 مانرو داکترین قانون اگر خسبو که وسترن همیسفیر یا نیو کرا روجاوا یعنی باندورا سیاسی همیتی بیاد به دست امریکیه بید بله جا وانا ونزوئلا دست بکر و هر واسه فشار خسته سر پاناما کانال و نیکجی گلگ سانکشن و سانکشن اخسیل سر پاناما و زختل سر کوبا جید کن باشه دکتر ایران جی کویتا و نوع استراتژی امریکی که فشار تخته وان ریکادا فشار تخته سر سزا و جزاین آبوری امریکا وکو آلاف دکار بکاربینه دکتر دلوان از خوازم پرسیاره داویده بگشتی یعنی د جیهانه که و صادقو ام دبینن چین هدی دبا نهابو یزل هز لهدی دبا بشکی سرکی جوه سیستما ناونتویی حال حاضر امریکا و چین دکارن پیک وەک بێژن پێکڤەژیانەکە ئاشتیانە بژین بەیکۆسیستەما هەیی یا ناونەتەوەی تێک بچە تەوی وان ینی ناکۆکی و ئالۆزیەن کۆت بەحتە بەحساوان کرد لێ دیسژی ئەف هەردوو وڵات دکارن بە هەڤڕە بژین بەیکۆ شەڕێک چێ ببە بەیکۆسیستەما هەیی تێک بچە هەکە مرۆڤ ساحکێدا دیرۆکێدا ئەو دەمێک و دوو هێزن سەرەکی هەبوون ئێک سۆڤیەت بوو یەک ژێل ئەمریکا نزدیکی 5 ساله که شرک سار هبونا بین هر دو کادا و گلک پسپورت بیجن که وقت دو هزن سرکی بایپولر سیستم هبیتن جیهان ابخو آرامتر بیتن و جا احتمالات های ابا فایده نه بس امریکا بیت بس جیهان دا بیتن یعنی دو هزن سرکی هبن
چونکو پشتی کتنا روسیا نه روسیا یعنی سوویت امریکا تقریبا بو یعنی گلک آسایش دنیای دا گلک همی کنترل دستوان دا بو گلک شر حد نکرن وجه احتمال های اگه بایپولر سیستم اگه دو هزه سرکی بن جیهان خو پیچک آرامی بهتر ببینید. باشا دکتر دلوان برواری پسپور سیاست و کاروبار ناونتوی گلک سپاس بو بشداریاته. سپاس. کاک سیروان. بله هیرو دکتر دلوان بحثا گلک خالان کرده دید شی گود بیجن تبین حتی کی جان رادیه تاوی وان گرجیو آلوزیان دکارن پاراستنا وی سیستمی بکن او بخوا تیوریک جی هیا د ام بیجن د پیوندی ناونتولی د بیجن گاوا نیک زل حزب دزل حزبن یعنی سیستم که نیو دولتی دولایم به دبکو حتی راده که آشتیا ناونتوی ور بهتر وره پاراستن از بیجم یعنی افجی یک جوان تشتکو دکتر دلوان جی بحثاوی کرد بیجه بلکی گاوا گوده حزب هاورا بیجین تمی او ریگرتن یعنی ریگری هیا وکو آلاو یک لدیجی آدم بکارتینه و او هاوکشیا هان دبس دم کو شرچینه به جبرگو دولاتن خودی ده هزو امکانین گورنه ناتوان یعنی ترسک هیا کو یک شرک دست به بکی ایدن تک بچه جبرلو او یک دبه وکو deterrence جرد بیجن یعنی وکو ریگر نهیرو بله او شی تشتکه بلکی بازرگانی ودتر رولا و گرینگ تر به رولی گرینگ تر به اتر بابزانین گرینگ اوه کبزانین لم سردانه دا که با یک گل سردانه هر گرینگ کان دان جاوا بزانین چرک کوتنیک اکریه چون بتوانن ام کشانه و بتایبتی استاسیروان بنسبت جهانه و نرخی 38 پیم وابه لهموش تک گرینگ تر استال بروی اگر ایما سیر بکیم بتایبتی لدوای دەستپێکردنی شەڕی ئێران و گرتنی تەنگەی ورمزەوە مەدەزانین نرخی 38 زۆر بەرز بۆتەوە شتێکی زۆر بەرچاوە خەڵک ئەیبینێ ئەمە شتێکی زۆر گرنگەجا پێم وایە ئەوەی کە ئەم سەردانە لەم کاتەیەوە ئەم و توێژانە لەم کاتەیە کە بەڕێوە ئەچن جۆرێک ینی خەڵک چاوەڕێی ئەوە کە چۆنەڵێ ڕێککەوتنێک لێرە بکرێ پەیوەندیەکانی نێوان شەڕی بازرگانی با بڵین نێوان چین و ئەمریکا تۆزێک هێوەر بێتەوە بۆەوەی نرخ جێگیر بێ هەر لەگەڵ دەستپێکردنی سەردانەکەش سیروانە دوێنێکە کاتێک کە سەرۆک ترامپ گەیشتە چین و لەگەڵ دەستپێکردنی وتوێژەکان نرخی دۆلار بەرز بووەوە نرخی نەوت خەریک بوو جێگیرە بوو ینی متمانە لە بازارە دروستە بێتەوە ڕاستە وەک دەبێژن دۆلار هین پادیشاهەنە ژبەرگو ئەو ینی د بازارە جیهانی دەهین سەردەستە لێ هەلبەت وێ میێوانێکی منی دنجی هەبە هێرەوە بێتر بەحسا دکتۆر ناصر بابەخانی و ئەوژی بخۆژی پسپۆرێ ناودەولەتی ینی سیاسەتە ناودەولەتی و بتایبەت یا ئیرانی و بەحسەوەیەکی بکە حتا کیژان ڕادەیە ئەv هەلجڤین ئەv لوتکە دبە فاکتەر ji بۆ چارەسەرکردنا ڕەوشە ینی شەڕێ لە ئیرانی تە بەحساوەیەکی کرد ئیران یان گرتنا تەنگاوا هورمزێ زیانێکە مەزن لە چینەیە کرد بەرگو ئەم تەف دەزانن کۆ چینەی ڕێژەیەکە مەزن پەترۆلاخوا ژ ئیرانی وەردەگرە دەماکو گرت نە دۆر پێچە ئیرانی دۆر پێچ نەگرتنا تەنگاوێت دۆر پێچە و ئەمریکا وەکو وڵام لەسەر گرتنا تەنگاوا هورمزێ بوو سەدەم کۆ چین بە ئاوایەکی دن تەماشای vê کریزê بکە ئەمجا چین هاتە ناوەوە لە سەرتاوە نەبوو بەڵام نەک هەر تەنها چین کە پشت بە سوتەمەنی ئێران دەبەستێ نەک تەنها ئێرە بەڵام پشت بە تەواوی ئەو سوتەمەنی کە لە وڵاتانی تریشەوە لە وڵاتانی کەنداویشەوە بەدەستی ئەهێنێ ئەم سوتەمەنیش بە تەنگەی هورمزدا تێپەڕە بەیانی گرتنی تەنگەی هورمز زیانێکی زۆر بە چینیش ئەگەیەنێ جا پێم وابێ لێرەیە چین ینی دەرفەتێکی وای نامێنێت دەکرێ ینی ئەویش ببێ بە بەشێک لەوەی کە فشارەکان بۆ سەر ئێران زیاد بکات و کە مل بۆ داواکانی ئەمریکا بدات ڕاستە هێرۆتە دەزانژی سەرۆک ترامپ ئیرۆ دەهەفپەیوینە خۆلگەل فاکس نیوز بەحساوەیەکی کرد کۆ سەرۆکێ چینێشی پێشنیار کردە ئالیکاریا خۆ پێشکەشکریە گوتی ئەس ئامادەمە وێ ڕۆڵا نێو ناوبینکاریە ناوبەرە ئەمریکا و ئیرانێ دەبلیزەش بەرگو ئەو خۆ دەزانە و ئەv
هەرگۆ ئەف کریز درێژ ببە هەرگۆ ئەف شەڕ و دوورپێچ لە هورموزێ درێژ ببە هەرچەنە پێشەوەی دەمێ ئاماژە بۆ بکەم پێش ئەو توێژە و پێش ئەو قسانەی شی ئەلبەتە سەرۆک داناڵد ترامپ ئاماژەی بەوە کرد کە ئێمە داوای یارمەتی لە چین ناکەین بۆ کۆتایی هێنان بە شەڕی ئێران یاخود بۆ هاوکاریکردن لە ئاگربەست چونکە سەرۆک ترامپ سوورە لەسەر ئەوەی کە بە هەر شێوەیەک بێ ئەم شەڕە هەر ئەباتەوە جا بەڕێککەوتن بێ یا بەڕێککەوتن نەبێت. ڕاستە ئیرۆ وەزیرە دەرەوێ مارکۆ ڕوبیۆژی هەمان شت دووبارە کرد هێرە و گوت کۆ ینی ڕاستە گەلک نیقاش و گوت و بێژ بێژینگ لە پایتەختە چینەیە دناوبەرە هەردوو ڕێبەراندا لەسەر ئیرانێ هاتەکردن لێ ئەمریکا نە حەوجەیە ئالیکاریا چینەیە ئەمریکا دکارە بتەناخۆ و بڕێکین خۆ vê mesela Îranê çareser bike ji xwe wekte jî got Serok Trump berê gotibû bi şêweyekî şêweyan ya vî şêwe ya bû şêweyî û Amerîka meselê wek pê bi dawî bîne. بەڵێ ئەمریکا دەرفەتێکی زۆری لە بەردەست ئێراندا ینی داوای کردووە ینی دوجاریش پێشنیازەکانی پێشکەش بە ئێران کرد بەڵام دوجار سەرۆک ترامپ کە بە وەڵامەکەی ئێران ڕازی نەبوو لەبەرەوەی یەکێک لە بابەتە گرنگەکانی کە ئەمریکا لێرە جەختی لەسەرکاتەوە دەبێت ئێران دەستبەرداری بەرنامە ناوکێکی بێت بە تەواوەتی چونکە ئێرانێکی خاوەن ناوکی بە مەترسی بەسەر هەموو جیهاندا دەنێن. بەڵێ سیروانی ساش دەرهێنەری بەرنامە ئاگادارمان دەکاتەوە کە مامۆستای زانکۆ و پسپۆڵی کاروباری سیاسی ئێران دکتۆر ناسر باباخانی لەگەڵماندایە. کاک ناسر سڵاو و شەو باش سپاس بۆ ئەو کاتەکەت. سڵاوتان لێبێ و کاتتان سپاس. کاک ناسر دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەروەکو پێشتریش لەگەڵ هاوکارم سیروان ئاماژەمان بەوە کرد کە سەرۆک داناڵد ترامپ لە وتوێژێکدا لەگەڵ فاکس نیوز ئەمڕۆ ئاماژەی بەوە کرد کە سەرۆکی چین شی جینپینگ با بڵێن پێشنیازی ئەوەی کردووە کە هاوکاری بکات لە ڕێککەوتنێک لەگەڵ ئێراندا. جا دەمەوێت لێرە بۆ پرسیارە دەست پێ بکەم ئایا چین دەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێ بۆ قایلکردنی ئێران تا بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێت؟ ئەو کاتتان باش ساڵ لە خۆت و لە کاکسیروان و بینەران و بیسەرانی دەنجی کوردی ئەمریکا ئەوەی ڕاستی بێ ئەم پێم وایە بەر لە هەموو شتێک دەبێت لە بیرمان بێ کە هەندێک مجاملە و ئەوەی کە پێی دەوترێت لە ڕوودامانی دیپلۆماسی بەردەوام لە نێو سەرۆکەکانی وڵاتەکاندا هەیە. واتە ئەگەر شی جینپینگ باسی لەوە کردبێ کە حەولی ئەوە دەدا کە کۆماری ئیسلامی پێمل بکە بە مەرجەکان بە باوەڕی من ئەمە ناتوانێت ڕستەیەکی تەواو ڕاست بێ بە حکمی ئەوەی کە هەروەک دەزانی کێشەکانی نێوان چین و ئەمریکا بەس ئێران نییە. ئێران تەنیا بەدەستچینەوە دەتوانین وەک کارتێکی گوشار سەیری بکەین چون بە باوەڕی من ئەو کێشانێکە لە نێوان ئەمریکا و چیندا هەیە گەلێک لە ئێران مەزنترن هەر لە کێشەی تایوان و هۆنگکۆنگ و دەریای باشووری چینەوە بگرە هەتا دەگاتە بواری ئابووری ئەو باجانەی کە لە سەر چیندان دراوە 48% زۆر باجێکی سەرسوڕهێنەرە ئەم دەتوانم بەداتا دواتر باسی لێوە بکەم و هەروەها ئەوەی کە لە بواری AI زیرەکی دەستکرد و سێمیکاندەکتۆرەکان کە یەکجار زۆر گرنگن بۆیە ئەوەی کە چین باز لەوە بکا کە حەول دەدا کۆماری ئیسلامی پێمل بکا کە مەرجەکان بسەلمێنێ پێم وابێ بە باوەڕی من هەمان دیپلۆماسی ئەوەی کە لە دنیای سیاسەتدا پێی دەوترێ لانگەیم واتە کایەی درێژخایەن سیاسەتی چین بەردەوام لەگەڵ دەرودراوسەکان و لەگەڵ وڵاتانی دیکە لەسەر بنەمای سەبووری یا سەبرێکی درێژخایەنی ئیستراتێژیک و لە هەمان کاتیشدا ڕاستە و خۆ تێوەرنەدان و تێوەنەگلان لە شەڕەکاندا بوو بۆ وێنە لە ماوەی ئەو یەک ساڵیدا ئەو دوو شەڕێکە لەگەڵ ئێران کراوە چین سڕڕای ئەوەی کە گرێبەستێکی 25 ساڵی لەگەڵ کۆماری ئیسلامیە بە هیچ جۆرێک لەباری بابڵێن لۆجیستیکی و لەباری سەربازی و هیچ چەشنە یارمەتیەکی ڕاستەوخۆ و ئاشکرا نەدا هەرچەند لێر و لێ باز لەوە دەکرێت کە هەندێک یارمەتی دراوە بۆ ئەوەی کە شوێنی بابڵێن کەشتیەکانی ئەمریکی یاشتی لەم چەشنا بۆ ئێران دیاری بکە بەڵام ئەمە سیاسەتی چین نییە کە بێنێ ئەم کارتە یەکدابەدوو لە دەستی خۆیدا بسووتێنێ بۆ ئەوەی کە بەردا ئەمریکا
بۆ وێنە کێشەیەکی وەک تایوان کە دەوتری هەر لە یەکەم قسەکانی شی جینپینگ باسی لەوە کردووە گەر بێت و کێشەی تایوان بەلاڕێدا نەڕوا ئێمە دەتوانین هەموو کێشەکانمان چارەسەر بکەین. بۆیە ئەمن پێم وایە بەڵێ چین دەتوانێت شوێندانەر بێ هەر وەک ئەوڕۆ دیتمان کە گەروی هورمز خەرە باڵغترین ڕۆژی خۆی تێپەڕ کرد بە تێپەڕینی چەند کەشتیەکی نەوتەڵگری چینی و کەشتی دیکە و ڕەنگە بشتوانێت لە درێژخایاندا شوێندانەری هەبێ واتە ئێران بە جۆرێک لە جۆرەکان پێمر بکە کە هەندێک لە مەرجەکانی ئەمریکا نەبەتەواوەتی قبول بکات چون بۆ خۆشمان دەزانی ئێستا ئەو دۆخەی کە ئەمریکا تێکەوتووە باوەڕی من بە تایبەتی شخصی ترامپ بەپێ ئەو سیاستانەی کە خۆی وەک ئانتی وار کاندیدیت دەناسان واتە بەربژێری دژە شەڕ ئەو دۆخەی کە تێکەوتۆ دەیهەوێت بە هەر جۆرێک بێ بە هەر شکڵێک بێ خۆی لێ دەرباسکە. پاکستان وەک نێوبژیکەر وەک نێوەنجیر نەیتوانێت کارێ بکە ڕەنگە ئێستا ئومێدی بۆ بەستێکە چین بتوانێت ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان لە بەڵام هەر وەکو پێشتریش ئاماژەم پێکرد سەر ترامپ ئاماژەی بۆ کردووە و مارکۆ ڕوبیۆش ئاماژەی بۆ کردووە کە ئێمە ینی بە هەر جۆرێک بێ بە هەر شێوەیەک بێ بەڕێکەوتن بێ یاخود بە شەڕ بێت ئێمە هەر سەرکەوتن لەو لە بابەتی ئێراندا بەدەستێنین. دەمێت پرسیارێکی تر بکەم. ئێمە کاتێک باسی چینمان کرد ڕاستە چین بە شێوەیەکی لۆجیکی لەوانەیە ینی هیچ بابلێن بەڵگەیەک نەبێ کە یارمەتی ئێرانی داوە لە ڕابردووە بەڵام لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان هەمیشە دژی ئەو بڕیارانە وەساوەتەوە ڤیتۆی ئەو بڕیارانەی کردووە کە بۆ سزادانی ئێران بابلێن بۆ سزادانی ئێران دراون بڕیارەکان. بەڵام لە ئێستادا بۆ نمونە کردنەوەی تەنگەی هورمز و پشتبەستنی چین بەو سوتەمەنیە وای نەکردووە کە چینیش بابلێن بێتە بەرەی ئەمریکا و فشاردانێ لەسەر ئێران. زۆر پرسیارێکی وردە تەنانەت دەتوانین ئەوەشی لێ زیاد بکەین بەپێی ئەو داتایانەی کە لە ناوەندە فەرمیەکانی ئابووری جیهان بەدەستاتوە ئاستی هەناردەکردن لە چینەوە بۆ ئەمریکا لە ساڵی 2022 پێوانەیەکی ڕێژەیەکی پێوانەی تۆمار کردو 536 میلیارد دلار ئەمە لە کاتێکدا کە لە ئەمریکا و بۆ چین 153 میلیارد دلار بوو هەرچەند لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە دوای ئەو شەڕی تاریفەکان کە هاتۆتە گۆڕێ ئەم ڕێژەیە لە هەردوو بلاکەمی کردووە بەڵام کاتێک دێنی ئەمە پێک دەگری دەگەڵ ئەو پەیوانەیە کە ئێران لەگەڵ چین هەیەی کە ڕقمێکە کە سرت سۆر دەمێنێت کە بچووکی ئەو ڕقمە لە ئاست ئەم ڕقمە زەبەلاحیکە لە نێوان چین و ئەمریکادایواتە 6 میلیارد و 2 میلیارد لە نێوان چین و ئێراندا هەیە و لێرەدا پرسیارەکە ئەوەیە باشە کاتێک کە چین وەک بۆ خۆت باست دێوەکرد نەوتەکەی 50% زیاتر لە گەروی هورمزەوە دابین دەبێ و بەم ڕێڕەوە ئاویە دەڵێ چون بەس ئێران نیە لە عەرەبستان و لە ئیمارات و لە قەتەر و لە کوێیت و لە وڵاتانەشەوە نەوتەکەی دابین دەکاوە پێی دەڵێ ڕێگەی ئەوریشمی دەریایی ئەدی چۆنە سەرڕای ئەوەی کە وەک ڕۆبیۆ باسی لەوە کرد کە بەشێک لە چون دەزانی ئابووری چین لەسەر هەناردەکردن دامەزراوە کە ئەگەر بێت و ئەم قەیرانی وزەیە درێژەی هەبێ باری ئابووری وڵاتان دادەبەزێ و کڕیاری چین کەم دەبێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا بە تەواوی چین پێمل نەبووە کە بێنێ بۆ وێنە کەشتی بنێرێتەوە بۆ وێنە لەباری سەربازی و یارمەتیبدا ئەمە دەگەڕێتەوە ئەو سەر ئەو شەڕەژی ئەو پۆلیتیکیەی کە لەباری سیاسیەوە چین لەگەڵ ئەمریکا هەیەتی واتەوە ئاباسم لێوە کرد خەبارەی ئابووری ئەم دوو وڵاتە پێک ناگیرە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستاشی لەگەڵدا بێ چین حازرە بێنێ لەگەڵ ئەو وڵاتی کە کەمترین ڕێژەی ئاڵوێری لەگەڵ هەیە با بڵین بە جۆرێک لە جۆرەکان لە بەرامبەر باشە دکتۆر ناصر ببوورە بەس تدبێژە چین ئامادەیە بڕاستی وەرە جەم ئەمریکا هەگەر تدبێژە کەشتیان خۆ بینە تەنگاوا هورمز یان دەریای عەرەب یان وێ دەوێرێن بێژن کەنداوا عومان لەگەڵ ئەمریکا لە هەمبەر ئیرانی دەرکەوە یعنی تدبێژە مژار بۆ چینێ ئەو قاسی گرینگە کۆ ئامادەیە وەرە لە تەنشت ئەمریکا لەگەڵ ئەمریکا هەندێک بەرژەوەندیان ئەمریکاژی حتاڕادێکی هەلبەت بەرژەوەندی خۆشی بڕێوێت بە یان ئەرمانجی خۆ پێکتینە لێ هەمان دەمێدە ئارمانجان ئەمریکا گۆ ئەمریکا بسەری خۆ نکاری و پێک بینە وێ چین یارمەتیاوان بدە دوێ دۆسەیەدا بێگومان بەشێک لە بەرژەوەندەکانی چینیش لەگەڵ ئەوەیدا کە گەروی هورمز بکرێتەوە بەڵام باسم لێوە کرد بوونی ئێران لە دەست چینداوە کارتێکی وشار دەگەڕێتەوە سەر مەسئلەیەکی گرنگتر لەو قەیرانانێک کە باسم لێوە کردواتە هەر لە
ئابوو لە جەنگی تعرفەی 48% بگرە هەتا دەگاتە زیرەکی دەستکرد و سەمیکانداکتۆرەکان و هۆنگ کۆنگ و دەریای باشووری چین و بەڵام لە هەمووان گرنگتر تایوانە واتە ئەگەر قەرارە چین یارمەتیدەری ئەمریکا بێ بۆ ئەوەی کە گەروی هورمز بکرێتەوە یان کۆماری ئیسلامی پێمل بێ بە بەشێک لە مەرجەکان بۆیە ئەمریکا دەبێت لە بەرامبەر تایواندا بە جۆرێک لە جۆرەکان نەوی بچێشێ وان کێشەی تایوان زۆر زەق نەکرێتەوە بەڵێ ئێستا ئەوە باسم لێوە کرد نزیک بە 50% نەوتی چین لە ڕێگەی کەنداوە لە ڕێگەی گەروی هورمزەوە دابین دەبێت بەڵام ئامارەکان باز لەوە دەکەن کە چین لەو ماوەیەدا ئەو نەوتە هەرزانەی کە لە ئێرانی کڕیوە لە وڵاتانی دیکە کڕیوە بۆ ماوەی 6 مانگ تا 1 ساڵ بەشی ئەوەی دەکا کە واتە ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان سیف کردو بە جۆرێک ئەوەی بۆیە ئەم پێم وایە دەوری چین بۆ پێملکردنی کۆماری ئیسلامی بۆی کە پێمل بێ بە مەرجەکانی ئەمریکا دەگەڕێتەوە سەروەی کە ئەمریکا چۆناوچۆن لەگەڵ تایوان هەڵسوکەوت بکات. بەڵێ دکتۆر ناسر بابەخانی زۆر سپاس بۆ کاتەکەت کاتێکی خۆش. گەلێک سپاس. کاتی خۆش بۆیەوەش. بله هیرو براستی اف مجارا ایران و رولا چینه دچار سرکرنا و قیرانا هانیان داوی آنینا شر رولا که حتی کی جان ردی چید کار بلیزه گلکی بالکیش هلبت گلک نرین جدا هن سرویه که و هەموو بۆچوونەکانیش زیاتر لەسەر ئەوەیە ینی لە بەرامبەر ئێران تایوان ئەبێ ئەمریکا با بڵێن هەڵوێستەکانی سوکتر بکە بەرامبەر تایوان بەڵام هەتا ئێستاش کاربەدەستانی ئەمریکا و تویانە دوو جار وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بۆ کردووەتی گەشتەکەیان کردووە دوو جار ئاماژەی بۆ کردووە کە ئەمریکا دەستبەرداری هەڵوێستەکانی خۆی بەرامبەر بە تایوان نابێت و تایوان زۆر بە گرنگە بینێ هەمیشە ئەمریکا پشتیوانێکی سەرەکی تایوان بووە بەڵام پێم وا بێ سیروان ئەم لەم سەردانەیە ئەوەی کە زیاتر فۆکسی خراوەتە سەر بێجگە لە لایەنە سیاسەکە ڕاستە بێگومان لایەنە سیاسەکە لایەنێکی زۆر گرنگە بەڵام بێگومان لایەنە بازرگانەکە ینی باڵی کێشاوە بەسەرەوە ئەویش بەوەی کە پێم وانییە سەردانەکانی پێشوو بەو شێوەیە بوو بێ شاندی یاوەری سەرۆک ئەم هەموو بازرگانەی لەگەڵا بوو بێ ئێستا لە کاربەدەستانی حکوومەت زیاتر بازرگانەکان لەگەڵ سەرۆک ترامپا چوون بۆ ڕێککەوتنی بازرگانی لەوێ جا ئەمەش بابەتێکی زۆر گرنگی ئەم سەردانەیە ڕاستە چینێژی گوت گۆ ینی ئەم بێژن دەریە چینێ ji bo weberhênana Amerîkî weberhênerên Amerîkî û karsazên Amerîkî kardarên Amerîkî vekiriye wevaya jî nîşaneke ku Çîn jî bi rastî wekû ku çawa ku Amerîka li bazareke nû digere û Çîn yek ji bazarên herî mezînên cîhanê ne Çîn jî li weberhênanê digere ji ber ku abûriya wê her ev çend deh salên dawî de bêtir li ser hinardê bû yanî xwe disparet hinardê Çîn dixwaze wek dibêje پڕەنگیەکێ تێخە ئابووریا خۆ دەکۆ نەتەنێ گرێدانا وێ یان خۆ نەسپێرە سپلای چێنز یانژی مەسەرن زینجیرە ناردنا هەروەها بێجگە لەوە ژیانی خۆمانەزانین ئەمریکا یەکێکە لە سەرەکی ترین هاوردەکانی کەلوپەلی چین بۆ ئەمریکا جاوەژ پشتێکی زۆر بە ئەمریکا دەبەسێت بۆ بازرگانی خۆی ئەمەش بابەتێکی سەرەکیە بۆ چین. Ez dibêjim yanî gelek mijar wekme destpêkê got hêro wê berdewam bibin yanî ez bar dikim Marco Rubio wezîrê derve jî di hevpeyvîna li ser NBC got ku taybetmendiya peywendiya Amerîka li gel Çînê ew ku peywendiyeke stratîjiye yanî ne wek dijmin li hev dinarin lê di heman demê de jî ne dostî gelekî nêzîkin yanî Rubio beşekî ji hevpeyvîna xwe li gel NBC got ku yanî em li Çînê bûî çavî dinarin ku em dibêjin bi hevra em karin van pirsgirêkên navnetewî jî çareser bikin ne tenê yên bazirganî navbera Amerîka û Çînê de lê biriya bazirganiyê û biriya weberhênanê û geşedana aborî li her du welatan bi awayekî pêwîst wê bandoreke erênî li aborî û li geşepêdana aboriya cîhanî jî bike. و هەروەها سیروان بابەتێکی تریش کە هەندێک لە چاودێرانی سیاسی ئاماژەی پێکەن بابەتی لێک نزیک بوونەوەی چین و ئەمریکا لەلایەکەوە
کارێکەکە کە زیاتر رووسیاش پەراوێز بکە دا ئەمەش بابەتێکی گرنگە لە پەیوەندیەکانە ینی بۆ ئەوروپاش ئەم بابەتە گرنگە بێت زیاتر رووسیا پەراوێزەخرێ ئەمەش لە بەرژەوەندی وڵاتانی ئەوروپاشە بێت بەێ ڕاستە وای ئەس باوەڕ دەکەم نها میوانی منی دون ئامادەی هێرۆ برێز قارەمان مامەند کۆ بخۆژی پسپۆری کاروباری ناونەتەوەییە داگۆ ئەم بێتر لەسەر بابەتەکانی بەڵێ بابزانین دەرهێنەری بەرنامە ئاگادارمانەکاتەوە دکتۆر قارەمان لەوەیە. دکتۆر قارەمان ئەگەر گوێت لە دەنگی ئەمەیەم کاتت باش؟ ئەو کاتە با زۆر سپاس دەکەم. دکتۆر دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم شارەزایان ئەم سەردانەی سەرۆک ترامپ بۆ چین بە یەکێک لە گرنگترین سەردانەکانی سەرۆکێکی ئەمریکا بۆ ئەو وڵاتە ناودێر دەکەن. ئەمەش لە کاتێکا ئازانین کە لەو کاتەوەی کە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ چیندا بنیاد نراوە لەو کاتەوە هەمیشە سەرۆکانی ئەمریکا سەردانی چینیان کردووە بەڵام بۆچی ئەم سەردانە بە یەکێک لە گرنگترینەکاندا دەنرێت؟ بەڵێ ڕاستە فەرمودارە لە 50 ساڵی ڕابردوو لە دوای سەردانەکەی ساڵی 1972 بە یەکێک لە گرنگترین سەردانەکاندا دەنرێت چونکە خودیشی ئێستا ئاوێنەی ماوە یەکێک لە سەرکردە هەرە گرنگەکانی مێژووی چینی نوێیە و لە هەمان کاتدا لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەم شێوەیە سەردانی بۆ چین نەکردووە. هەمیشە کە سەردانی چینی کردووە هاوشان سەردانی وڵاتانی هاوپەیمان یاخۆ دەوروبەری کردو بەڵام ئەم سەردانە سەردانێکی تایبەتە تەنها چین لە خۆ دەگرێت کە ئەمەش زۆر گرنگە چوو دوو زلهێزی گەورەی جیهانی کاتێک کە ئاستی لێکتێنە گەیشتنیان خراپ بێ بەڕاستی ڕنگدانەوەی زۆر خراپی لەسەر هەموو ڕەوشەکانی جیهان دەبێت. بۆیە ئەمە زمینەیەکی زۆر باش دەڕەخسێنێ ئەمە کۆتایی بە هەموو شتێک نایێنێ بەڵام دەتوانێت چوارچێوەیەک دروست بکە لە ڕێگەی ئەم چوارچێوەوە کە ئەمە کاری پێشینەی چەندین مانگ لەمەوبەرە هەندێک پرسی بە شێوەیەکی سیمبۆلی بیخەنە بواری پراکتیکەوە و لە هەمان کاتدا هەردوو وڵاتەکە هەریەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستیان بە جۆرێک لە با بڵێن ئارامیەکی لەم پەیوەندیانە بۆ ئەوەی بپڕژێنە سەر کاروبارەکانی تر. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستی کە ئێستا زیاتر بپڕژێتە سەر ئەو کارانەی تر بۆ نمونە جەنگی ئێران کە ئەجێندا و کاتی زیاتری پێویستە و چین لە هەمان کاتدا پێویستی بە جۆرێک لە شڵەژانی ناوخۆی هەیە لە ڕووی بێکاری و با بڵێن بواری ئابووری و هەروەها جۆرێک وردە ناڕەزایی و با بڵێن پێکاتی دانیشتوانی و گەندەڵی و کە سەرۆکی ئێستایشی یەکێکە لەم سەرکردانەی کە با بڵێن یەکێک لە خەسڵەتە سەرەکیەکانی ئەوەیە کە زیاتر لە 1 ملیۆن با بڵێن کەیسی گەندەڵی لە چین جولاندووە پێشتەوەتە ئەوانش پێویستیان بۆوێ لە ڕووی ناوخۆ زیاتر کاتیان هەبێت لەم کاتەدا. دکتۆر ئێمە دەزانین هەندێک لە شارەزایان یا چاودێران ئەم سەردانە بە سەردانێکی گرنگ بۆ بابەتی سیاسی و ئاسایشی دادەنێن بەڵام هەندێکی تر بە سەردانێکی گرنگ لە بواری بازرگانی دادەنێن. دەمەوێت بزانم ڕوانگەی تۆ چیە لەم بارەیەوە؟ ئایا ئەمەیان ئەم سەردانە زیاتر گرنگە بۆ بابەتی بازرگانی و با بڵێن جێگیرکردنی بازاری جیهانی یاخود بۆ ئاسایشی نێودەوڵەتی؟ ڕاستە فەرموو هەردوو پرسیارەکە زۆر گرنگە هەردووکیان دوو تەوەری زۆر گرنگە جیاواز نین هاوبەستن لە ڕووی بازرگانیەوە چین ئەگەر بێت و خۆی شانازی بەوە بکە کەوا باڵادەستی هەیە لە کانزای دەگمەندا لە جیهاندا کە زیاتر لە ژمارەیەکی پێوانەیی و هەروە 90 زیاتری کۆنتترۆلی جیهان بکە ئەمە با بڵێن یەکێک لە باڵادەستی چینە. لە هەمان کاتدا ئەمریکا تا ئێستا سەرکردایەتی تەکنۆلۆژیای جیهانی دەکا بە نزیکەی 10 ملیۆن هێزی کاروە زیاتر لە بودجەیەکی 2 تریلیۆن دۆلاری لە ڕاستیدا سەرکردایەتی و لە ڕێگای زانکۆکانەوە لە ڕێگای دامەزراوەکانەوە لە ڕێگای یاساکانەوە ئەمریکا تا ئێستا سەرکردایەتی تەکنۆلۆژیای جیهان دەکا کەواتە کانزاکانی چین لەم کاتەدا زۆر گرنگن بۆ ئەمریکا و لە کاتێکدا بێبەهاش دەمینن بەبێ تەکنۆلۆژیا و سەرکردایەتی باڵادەستی با بڵێن ئەمریکا لەو بوارانێک کە باسمان کرد کەواتە پێویستێکی زۆر گرنگیان پێکەوەی و هەرمان کاتدا بۆ پرسی نارنەدەرەوەی با بڵێن بەربوومی کوشتتوکاڵی ئەمریکی بۆ بازارەکانی چین و لە هەمان کاتدا دەستگەیشتنی چین بۆ پێشکەوتنە تەکنۆلۆژی ئەمریکا بە تایبەتی ژیری دەستکرد هەردوو لا پێویستی لە کاتی تەنگژەکانیاندا گرنگی ئەوە زیاتر دەرکەوت. ئەمە لایەنێک
لایەنێکی تر زۆر گرینگە کە لایەنی سەربازی بۆ نمونە پرسی تایوان. پرسی تایوان ئێمە تایوان ئێستا فشارێکی زۆری لەسرە و لە ڕووی سەربازیەوە چین لێ نزیگە بێتەوە دەوری داوە لە ڕووی سیاسیەوە تەواو پەچی خراوە بە شێوەیەک لە شێوەکان سەرۆکی وڵات لە کاتێکدا سەرۆکی وڵاتە بەڵام زۆرینەی پەرلەمانی لە بەردەستنیە زۆرینەی پەرلەمان باڵێن جۆرێک لە جۆرەکان هاوسۆزیان هەیە لەگەڵ چین کامە جۆرێک لە لاوازی لە تایوان دروست کردووە بەڵام شتێکی کە من دەمێت لێرە باسی کەم کە زۆر گرینگە ئەوەیش پرسی سەربازی ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی سیر بکەین ئەم جەنگە زۆر جار خەڵک بە بەرژەوەندی چینی لە قازانجەدا بە شێوەیەک لە شێوەکان بەڵام ئەزمونێکی گەوری تێدایە بۆ چین ئەویش شکستێنانی ئێرانە لەو سیستەمە سەربازی کە ئێران باڵێن ترسێکی زۆری دروست کرد بوو لەو هێزە درۆنی موشەکەی کە ئێران هەیە بوو دەرکەوت کەم هێزە درۆنی موشەکی ئێران بەڕاستی لە ئاستی ئەم با بڵێن بەرگریە ئاسمانیە خودە و بەرگریە موشەکەی لە وڵاتانی کەنداوەیە تا ڕادێکی زۆر لە ڕووی سەربازی و شکست دێناوە چکە سەتا نزیکەی 99 نەیتوانی و ئامانجە سەربازیەکانی بپێت کە ئەمە ئەزمونێکی زۆر بەڵێ دکتۆر بە داوای لێبوردنەوە ئەبێ بچینە لای سەرۆک ترامپ و سەرۆکشی ئێستا یەکتری ئەبینن دەبێ بڕۆینە ئەوێ. This is the place where party and the central government leaders of China work and live, including myself. After the founding of the People's Republic of China in 1949, the leadership have moved to this compound, including the Chinese leaders Mao Zedong, Zhou Enlai, Deng Xiaoping, Jiang Zemin, Hu Jintao, and so on. 我安排在这里呢，实际上也是回报松登先生2017年在海湖庄园对我的款待。I've chosen this place especially to reciprocate the hospitality extended to me in 2017 at Mar-a-Lago. That's right. 这个地方是过去的皇家园林的一部分，很有历史感。我跟总统先生走过来的时候啊，都是在那里停留了一下。那些树都是几百年的树，其中有一棵是490年。在这一片的皇宫区，大概都还有1000多年的树。总统先生还是很感兴趣，包括对我们的花儿，我也说了，是把我们的乐器啊、种子我们好好安排一下，送给总统先生。Well, this place used to be part of the Imperial Garden. There is a lot of history around this compound. On our way in, we stayed to look at some of the old trees. One of them is 490 years old. In other places within this compound, there are trees that have lived to be over 1,000 years old. The president was interested to learn all about that, including the Chinese roses, which we looked at. And I agreed to send the seeds for these roses to the president as a gift. I love that. That's great. I want to thank you very much. This has been an incredible visit. I think a lot of good has come of it. We've made some fantastic trade deals, great for both countries. He's a man I respect greatly. Become really a friend. We've known each other now 11 years, almost 12 years. It's a long time. And we've settled a lot of different problems that other people wouldn't have been able to settle. And the relationship is a very strong one. We've really done some wonderful things, I believe. We did discuss Iran. We feel very similar to Iran. We want that to end. We don't want them to have a nuclear weapon. We want the straits open. We're closing it now. I mean, they closed it, and we closed it on top of them. But we want the straits open, and we want them to get it ended because it's a crazy thing. They're a little bit crazy, and that's no good. Can't have it. They cannot have a nuclear weapon. But we discussed a lot of other things also, and I think we're very much on agreement. We're going to have some further discussions now with the group. But I just want to thank President Xi and all of his representatives. We've become friendly with all of them. Great people.
and it's an honor to be here. We'll be back, and I believe on September 24th or thereabouts, President Xi is going to be coming to the United States, and we will be reciprocal, like reciprocal trade. The visit will be reciprocal. We're going to lay it on the line, and we're going to have. You're gonna walk away, hopefully very impressed, like I'm very impressed with China. And I just want to end by saying thank you very much. It's been really a great couple of days. Thank you very much. 非常感谢，我觉得我这一次的访问真的是不可思议的一次好访问。我们两位元首共同的做出了很好的成果，我们达成了很多。بله هیرو افجی بشک بو مالگل بینران پاروکرج جبینا. مراسمی وینگرتن پیکوا سروکی امریکا و سروکی چین سیروان جمال لیبو که سروک ترامپ باسی لوکر که پیوندی کی به هزمان هیا باسی لوکر که باز بابت گلی کراو اما جی بوکر که باسی عن بابت ایرانیش کردوا و هەندێک لە قسەکانی لەوە ئەچوو کە باز لەوە کاکە هاوڕاییەک هەیە بۆ ئەوەی کە ئێران نەبێ بە ئێرانێکی خاوەن چەکی ناوکی و دەبێت هەنگەی هورمز بکرێتەوە ئەمانە ئەو شتانە بوون کە گوتی باسییان کردووە لەگەڵ سەرۆکی چیندا. ڕاستە هەروها ترامپ دەستپێکە خەفتنە خۆ بەحسا هەنێک پەیمانین بازرگانیژی کرد نەگوت چنە گوت کۆمی پاشێ بێتر بوردی لەسەر بە ئاخەون لێ ئەڤن یعنی هەمان ئەمبێژن تشتێن گوت ئەجندەیە vê سەردانی دەبوون هەرگاو تێن دووبارەکردن و پەیمانی بازرگانی دناوبەرە هەردوو وڵاتاندا و هەروها دۆسەیە ئیرانێ دۆسەیە تایوان و گەلک مژارێندن مەسەلێن کو براستیش بۆ هەردوو وڵاتان گرنگن نەهاژی هێرۆ وەکو دوێ دەما دووگوام داخەون نەها هەردوو سەرۆک ڕونشتینە شاندێن پایە بلند ين حكومة أمريكية وهلبت ين رفبرية ترامب وحكومة تشينيجي دفي جفيني دا آمادن إنها از چند كاربدستان أمدبينن سكات بيسنت وزير جنجيني أمريكا الويدا كي كوبخويج بخوجي هجبارة كهف يعني هفديتين جرينج هم لتشيني وهم لكوريا باشور بري دسبيكا في لوتكي أو يكيك بولو كساني كوبونا وكاني بو زمين خوش كردن بو كوبونا وينوان هردو سروك أنجام دابو لقال يارد دراني سروكي تشين بيش أوي بچنا كوبونا وكان باشا نها أمي جبو بيتر زانياران بخوهرن جهي بويري پایتەختا چینێ بەکی بێژینگ هەفکاری مە فەرهاد فەلاحی بە ئاوایەکی زندی بمەڕەیە فەرهاد دەست خۆشت ئەمزانن دڤان چەند ڕۆژادە تەگەلێکی وەستیایی سپاس بۆ وان راپۆرتێن بەردەوام کۆتە و هەفکارین مەیدین تیما دەنگی ئەمریکا لوێ دەکێ ژمار شاندن ئەم دخوازن ژیا هەری داوی دەست پێ بکەن فەرهاد ئەv یەک گرنگیترین وەگۆتێ دووبارەکردن ئەو سەردانا هان بوی هم بیشن هفدیتنی بو بشک برنامه یا هلبت بشک جوی برنامه بو وک مگود فرهاد یک جبابت این کوهات نقاش کردن مجارا ایرانی بو تذکر بهتر لسر با آخر که چه لویده که چه تی گوتن بله سیروان هرو دنباش هیوید کم هنجی باش بن استند دنگی خود بیزم هیوید کم حوالن می تکنیکی لوی داره چاره سر بکن پرس کرک از دنگی خو دبیزم وک مدید خشتا برنامه ایرو یا سروک ترامپ هفیوین دست به کرنا گیشت بینای حکومتی یا چینه ببورن از دنگ خودی ساده بیزم از دی ساد خوازم به دوپات بکم اوه کو مسئله او کو لوی داره سروک ترامپ به سروک چین شی جینگ پینگ را دیسا کمبون و اوساک خویای وینه دوستایتی و کو کلتوری کی لور دست بکر پشتی وی ده سروک ترامپ و سروک چین جی پینگ در باز و خوارنا چای ببن و نریته کی و کلتوری کی
لەڤر لە چینێ ji بۆ پێشوازیکردنا میوانên بیانی دەمێک و دەربازێ ڤر دبن ما بیست و مەگۆداریژی کرد و دیسان مژارە ئیرانێ هەبوو و بەردەوام ڕۆژن بۆریدا مژارە ئیرانێ یەک ژوان مژارێک گرنگ بوویە و دناوبەرە هەردوو ئالیدا هاتیە نەقاشکردن دۆ مارکۆ ڕۆبیۆ وەزیرە دەروێ ئەمریکایژی لە هەپێوینێکیدا بە کەناڵا NBC ئەمریکا بەحسا وێ مەسەلەیەکی بە تایبەتی کردیە دەمێک و پێشکەشمان ژێ پرس کرد و گەلەو مژارە ئیرانێ هەون تشتێکی چینێ خواستنە مارکۆ ڕۆبیۆ ڕاستۆڕاست گفت کۆ تۆ تشتێکی چینێ لەسەر مژارە ئیرانێ نەخواستیە و پێویستی ئەمە بە ئالیکاریە وانژی تونەیە بەس وێ مەسەلەیەک و هەردوو ئالی دەوێ باوەڕێدانەک و ئیران نکارێ هورموز و ڕێڕەوا هورموزێ بربەستێکی لێ دەرێت چێ بکێ و نەهی لێ ڕێڕەوێکی ئازاد لێ دەرێ هەبێ ئەوێک و هەردوو عالیژی لەسەروێ بابەتێ ڕاستن و ئیران نکارێ چەکێ ناوکی سیروان هێرۆ فەرهاد دەمانوێت بزانین باز لە هەندێک ڕێککەوتن کراوە ئایا ئەو ڕێککەوتنانی کە کراون لە نێویاندا ئەو ڕێککەوتنانە چی بوون ئایا هیچ زانیاریەک هەیە لەسەر ڕێککەوتنەکانی لە نێوان ئەمریکا و چیندا کراون؟ هێرۆ ئەوەی کە بە فەرمی باسکرا بێ بڕاستی شتێکی ئەوتۆن نییە تەنیا قسە و سەڵۆک بوون ئەوەی کە لایەنی ئەمریکی دوێنێ لە راپۆرتەکان باسمان کردو لەسەرەوەی کە چین نەود لە ئەمریکا بکڕێ بەرهەمە کشت و کاڵیەکانی ئەمریکا بکرێەوە بێت لە بازارەکانی ئەمریکا لە بواری پیشەسازیدا لەوێ کار بکات ئەوەی کە گرنگە ئەوەیە کە سەرۆک ترامپی ئاماژەی پێکرد بۆ ئەوەی کە چین ڕازی بووە بەوەی کە 200 فڕۆکەی بۆینگ لە ئەمریکا بکڕێ ئەمە شوێنە تایبەتەکەی لەکوێ لەوەی کە لە وتوێژەکەی دوێنێ شەوی سەرۆک ترامپ لەگەڵ فاکس نیوز بە تایبەتی ئاماژەی کرد بەم بابەتە بەڵام سەرۆک ترامپ ئاماژەیەکی جدیشی کرد بەوەی کە لەوەی کە بەڵێنی تەواوەتی لە سەرۆکی چین وەرنەگرتووە بۆ کڕینی ئەوانە و دڵنیا نییە ئەمە بەڵێنێکی ڕاستی بووە یان ئەوەی کە تەنیا قسەیەک بووە لە لایەنی چینیەوە هێرۆ. بەڵێ سپاس فەرهاد کە لەگەڵماندا بووی سپاس و هیوادارین بەردەوام راپۆرت و زانیاری زیاترمان بۆ بنێریت لە بەرنامەکانی ڕۆژانی داهاتووشماندا. گەلێک سپاس فەرهاد. سپاس سیروانەوە سپاس. بله هیرو فرهاد هناك آگاهین نودان و باش هدی اف سردان بر بدایا خودشه نها دمجمیر پشتی 12 نیوروی لچینه هدی برنامه سروک ترامپ جلوه ده که بداوی دبه و ایرو اینه یعنی برنامه و فرمی بداوی به و سروک ترامپ و جاره کدن وگر امریکا لی هلبت و ام بیشن انجامن و سردانی هر بردوام بکن و هیرو ام خوازن بینم بیرا بینرانش کو سبا و برنامه که میدن تایبت بهتر امی وان مجارم با آوایی کی برفرهتر ام بیشن شروع بکن و هناك پرسپکتیو نو ج میوانان لگل تماشاوان نگی امریکا پارو بکن. ئەو هەروەها سیروان بێگومان کاتێکە لە ڕۆژانی داهاتوو شاندەکە دەگەڕێنەوە ئێمە زیاتر زانیاری دەکەوێتە بەردەستمان لەسەر ئەوەی کە ڕێککەوتنەکان بە چ شوێنێک شێوەیە کراوە چ جۆرە ڕێککەوتنێکی بازرگانی لەوێدا کراوە و بە چ جۆرێک ڕێککەوتنی سیاسی لەسەر چەک بێ چ جۆرە ڕێککەوتنێک کراوە بەردەوام ئەم زانیاریانە دەگوازینەوە بۆ بینەران و بیسەرانی خۆمان لەسەر ماڵپەڕەکانی بە هەردوو ماڵپەڕی کرمانجی سۆرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا بڵاوی دەکەینەوە. ئەوە دەبینین ئێستاش سەرۆک ترامپ لەگەڵ سەرۆکی چین هەروەکو فەرهاد ئاماژەی پێکرد لە دوای ئەو بەرنامەی کە با بڵێن ڕێوەڕسمی وێنەگرتن بوو ئێستا بۆ نیوەڕۆخوان دیارە بەیەکەوە ڕۆستا لە چین کاتژمێر 12 نیوەڕۆیە. هیرو جخوا خویای پشتی چند مهندن امیجاره کردن رومالین چند رومالین تایبت لسر سردانا و چاقی سروک چینی بو کوشکاسی بو واشنطن بکنج برگو وکو تجی گوت سروک ترامپ دکو ترا خویا ایرو ده با آوائی کی فرمی و خوندنک دریجی
حکومت چینی و سروک چینی شی و خانما یکم یا چینی کرکو د 24 ایلون انکو ماها نها سردان امریکا بکن و لکوشکا سپی هفدیتنان لگل هفتاین امریکی لگل آلین امریکی بکن و ام ببینن جنها حتی و چاغه و چور گوهرتن انجام ویلود که و چه ببن چه رکفتن و لسر عرضه جی ببن چه ناکوکی و آلوستر ببن یان و وقت خوب مینن حتی و چاغه هلبت و دنگ امریکا جی باوی که بردوام نوچه و شروفیان جبو خوندوان و تماشاوان خواه پیشکش بکه از زانستاژ لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە بەڵام بەردەوامین لەسەر بەرنامەکەمان هێشتا چەند خولێکێک ماوە لەم بەرنامەیەمان وەکو ئاماژەمان پێکرد سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆکی چین کۆبەوە و هەروەها ئێستا بەرەو خوانی نیوەڕۆ ڕۆشتن لەوێ و سیروانستان نەمانزانی دوایەوە دوێنێ بینیمان کە خوانێکی زۆر شایستە ئامادەکرا بۆ ڕێوەڕسمێکی زۆر شایستە بوو بەڵام هێشتا ئەمەمان نەبینی پاشکەمێکی تر وێنەکان و ڤیدیۆکانی ئەم خوانش بێگومان دیارە بێ بزانه بشك جوان سردان فرمي بتايبت ولاتين وكو تشين وامريكا يعني قالك الين ويني سمبوليك جي هني هيرو وقتا وكو فرهاد جي قوت وخوارنا تشاي بهافرة تشتكي بالكيش براستي مختاكو ام بيجن دياريا بيشكيشي هفدو دكن هردو آلي يعني قالك ام بيجن گرينگاوي سمبوليك جي هيا د چارچويا دیپلۆماسی چارچۆیە سیاسی ده بەڵێ بێگومان سیروانێکێک لە شتەکان دەمویست لە فەرهاد بپرسم بەڵام دەرفەت نەبوو لەبەر کاتەکە ئەوە بوو کە بزانم خەڵکی چین لەوێ بە چ جۆرێک ئەم سەردانیان بینیوە بەڵام بینیمان لە ڕۆژی یەکەمە کاتێکە با بڵێن پامنێری دەنگی ئەمریکا هاوکارمان فەرهاد و هاوکاری ترمان مایکل گەیشتنە چین هەندێک ڤیدیۆیان بۆ ئێمە ناردبوو کە شەقامەکان بە تەواوەتی ڕازابوونەوە ئاڵای ئەمریکا و چین لێدانرا بووەکو ئامادەکاریە کە بۆ سەرۆکی ئەمریکا پێشەوەی سەرۆکی ئەمریکا بکاتەوێمش شتێکی پرۆتۆکۆلیە لە زۆربەی پایتەختەکانی جیهان کاتێکە سەرۆکی وڵاتێک ئەڕواتە ئەوێ بەڵام شتێکی زۆر سەرنجڕاکێشیشە ئێستا خۆمان کە ئێمە لە واشنگتنین سیروان هەر کاتێکە سەرۆکی وڵاتێک دێتە ئێرە یەکسەر هەست بۆ جۆرە پەیوەندیە ئەەکەی کاتێکە سەرۆکی وڵاتەکە دێت کاتێ بە شەقامەکانی واشنگتناتیە پەڕی هەری داوی شاه بریتانیا شاه چارلز لەڤەر بوو مەدیت مەبشابێ خودیت مەبخۆ راپۆرتی کرد لە سەرانسەری پایتەختێ ئالاین ئەمریکا و بریتانیا بە هەڤرە هاتبوون هەلدان ینی بەشێک جوان عرفان کۆ لە پایتەختان تێکردن هەلبەت gelek mijarên din hebûn me dixwastin divê romalê de şirove bikin hêro lê کات هەردەم کێمە me dixwastim hinek mijarên bi awayekî berfirehtir bikin lê dîs jî تەماشەڤانên دەنگی ئەمریکا دikarin biriya malper û platformê me bi awayekî rojane bi awayekî berdewam agahiyên herî dawî û hevpeyvîn û analîzên herî dawî derbarê ne tenê derbarê vê serdanê lê derbarê peywendiyên navbera Amerîka û Çînê û bandora wan li ser doseyên din yên aborî û ciyosiyasî li seranserî cîhanê lê bi taybet ئەو جهێن کۆ تەماشەڤان و خوێندەوانên me گرنگ دەبینن وەکو ڕۆژهەڵاتە ناوین بە تایبەتی ڕۆژە و بە تایبەتی ئەم سەردانەیانی گرنگێکی زۆری هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێستاش جارێکی تر دووپاتێکینەوە کە سەرۆک ترامپ کەمێک پێش ئێستا گوێمان لێبوو کە باسی لەوە کرد لە کۆبوونەوەکانیانە باسی ئێرانیان کردووە و هەروەها باسی ئەوەیان کردووە کە نابێت ئێران ببێت بە خاوەنی چەکی ناوکی نابێت ڕێگە بدرێ بە ئێران و دەبێت تەنگەی هورمسیش بکرێتەوە ئەمانش بابەتێکی گرنگن و ئێستا ئەم بابەتانە هەمووی بە ناوچەکەەوە گرێدراوە بابەتی ئێرانێکی کە لە بابەتە گرنگەکان کەواتە لە وتوێژەکانیان زیانی ئێران لەوە ئەچێ باڵی کێشابێ بەسەر وتوێژەکانی ئەم سەردانەیە بێژگەرە لایانی بازرگانی ئێران بابەتی سەرەکی ئەم بابەتە بوو بێ و ئەمەش لێکەوتەکانی لە چەند ڕۆژی داهاتووە دەرئەکەوێ بزانین چۆنە بێت بەڵێ ینی هەلبەت gelek mijarên dijî wê roj û hefta û mehê din de xuya bikin helbet yek jiwan jiya Îranê wekû Serok Trump jî got ku xuyayî Çîn jî di hinek
دوسين جريداي إيراني هوراية يعني تشينجي قالك تشتين كون ها دبي جنرينا وين زيكية أمريكية. بهرحال نقاش وگفتگو هر بردوام بکن و دنگ أمريكا جي و باوكي بردوام في رومالي جبو بينر و خندوان خو بشوبين هيرو في جي ام گهشتن داويا في رومالا تايبت حتى جارك دن قالي بينرم بمين خير و خوشيه ده سلاوريز كاتيك خوش.